ساڵ لە دوای ساڵ لەگەڵ خراپتربوونی دۆخی ئابووری ئێران ژمارەی توشبووانی مادەی هۆشبەریش لەم وڵاتە زیاتر دەبێ و ئێستا نزیکەی 6 میلیۆن هاوڵاتی مادەی هۆشبەر بەکاردێنن. عەلی هاشمی بەرپرسی پێشووی ناوەندی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەری ئێران ئاشکرای کردووە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ڕێژەی زیادبوونی ژمارەی توشبووانی مادەی هۆشبەر لە ئێران 3 ئەوەندەی زیادبوونی ڕێژەی دانیشتوانی ئەم وڵاتەیە. بە پێی لێکۆڵینەوەیەکی ناوەندی کادراس کە ناوەندێکی لێکۆڵینەوە و توێژینەوەی ئێرانیە و بنکەی سەرەکیەکەی لە شاری تارانە، ساڵانە ڕێژەی توشبووانی مادەی هۆشبەر لە ئێران لە 108 زیاد دەبێ. هەر بەپێی ئەم لێکۆڵینەوەیە ژنانی ئێران ئەگەرچی ئێستا لە 106 توشبووانی مادەی هۆشبەر پێکدێنن، بەڵام چەند ساڵێکە بەکارهێنانی مادەی هۆشبەر لەلایەن ژنانیشەوە ڕووی لە زیادبوونە. بە گوێرەی ئەو ئامارە فەرمیانەی لەلایەن ناوەندی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەوە بڵاو کراونەتەوە، لە ئێران 2 ملیۆن و 800 هەزار توشبووی مادەی هۆشبەر بە فەرمی تۆمار کراون. هەروەها مەزەندە دەکرێت نزیکەی 1 ملیۆن و 400 هەزار توشبووی دیکەش هەبن کە ناویان تۆمار نەکراوە و سەرڕای ئەوەی 1 ملیۆن و 600 هەزار کەسیش بە شێوەی کاتی و نابەردەوام مادەی هۆشبەر بەکاردێنن. هەر بە گوێرەی ئامارەکانی ئەم ناوەندە لە 30 ساڵی ڕابردوودا 18 ملیۆن کەس لە ئێران دەست بەسەر کراون کە نزیکەی لە 168 واتە زیاتر لە 12 ملیۆن کەسیان ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بەهۆی تاوانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەرەوە دەست بەسەر کراون. بە گوتەی بەرپرسانی ئێران، مادەکانی تریاک، هێرۆین، حەشیش و شیشە زۆرترین بەکارهێنەریان لە نێو هاوڵاتیانی ئێراندا هەیە. لە ساڵانی ڕابردوودا بەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەری کیمیاییەوە ژمارەی قوربانیانی بەکارهێنانی مادەی هۆشبەریش ڕوو لە زیادبوونە و ئێستا ڕۆژانە لانیکەم 13 هاوڵاتی ئێرانی بەم هۆیەوە گیانیان لەدەست دەدەن. کامیل بۆکانی، کوردستان 24.